هەسایمەکردنەوەی پێشانگایان نزیکەی 250 تابلۆیتیان نمایش کرا و بە بەشداری 150 بەشدار بوومانەیە. ئامان جێەوە بوو ئێمە هەموو گەنجێک لە گەنجانی کوردستان کۆ بکەینەوە لەم پێشانگایەدا، وەکو لە هەولێر خەڵک بەشداریتیا کردەوە، لە کەرکووک، لە ڕانێ، لە دۆگ، لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵک بەشداریان کردوەوە لەم پێشانگایە. پێشانگاکەمان دوێنێ یەکەم ڕۆژی پێشانگاکەمان بوو، ئەمڕۆ دووەم ڕۆژی پێشانگاکە تا حوتی ئێوارە بەردەوامە بێت. ئیشی سترینگ ئارد ئیشێکی بە هەتا بڵێ کەمە، ڕەچاوێکی زۆر بۆیە بەوە بەشداریم کردووە. تعبیر لە دایکێک و مناڵێکێکە کە پشتی دایکەکەی لە پشتی دایکەکەی دیارە مناڵەکەی لە باوەشا گرتووە، کە نزیکەی 80 بزمارە و کاتەکەشی لە ماوەی ڕۆژ و نیوێکە 28 ساعت تەواو کردەوە. ئامانجم ئەوە بوو تەنها ئیشی قەڵەم ڕەساس و ئیشی بۆیە بەکارنێنین و چەندها ئیشی کە بناسێنین بە کوردستان. گوندی هەسنان یەکێکە لە گوندەکانی بناریچای حەسەنبەر سەر بە قەزای سۆرانە. هەڵکەوتەی جوگرافیای گوندەکە وای کردووەکەوە ساڵانە بەفرێکی باشی لێ ببارێت، بەفرێکی زۆری لێ ئەواڵێت. بێگومان ئەو بەفربارینەش ئەرچی سەرشانی خەڵکەکە قورسترەکات. کاروبار و ژیان لە وەرزی زستانان لە گوندی هەسنان تا ڕادەیەک لەسەر خەڵکەکەی زەحمەتەکەوێت. بە حکمی ئەوەی خەڵکەکە زیاتر خەریکی ئاژەڵداریە، خەڵک بزنی هەیە و مانگای هەیە، ئەوە ئەو ماڵانەیەکەوە ئەو ئاژەڵانیان هەیە تا ڕادەیەکی زۆر ئەرچی سەرشانیان قورسە بێت. بەڵام بە حکمی ئەوەی کەوە ناوچەکە ناوچەیەکی شاخاویە، خەڵکەکە پێشتر ئامادەکاریەکە لەوەی کەوە لە وەرزی زستانان خۆی قایم بکات. خەڕەکە سەرقەش و بەفری لێ هاتبوو دەگە سوورا برا دەگەخەم گەمەکردن بەتە بەفرانی دەستچین دەگەین دەستەوازی. Ben ayakkabı imalatçısıyım. Yaklaşık 23 senedir 3 babadan biz bu mesleği yapıyoruz. Kendim 23 senedir yapıyorum. Yaptığımız ayakkabılar bunlar. Daha öncesinden bu pandemi sürecinden önce, sur olaylarından önce yanımızda 6-7 kişi çalışıyordu. Şimdi ben teke düştüm. Ancak bu yaptığım işi burada beni tek kurtarıyor. İçi dışı deri ayakkabı olarak yapıyoruz. Tamamı el işçilikli. Göz nuru, herhangi bir makine kuvveti yardımı almadan tamamıyla el emeğiyle, göz nuruyla yaptığımız ayakkabılar. يعني سولك العنطابل اسطنبول الازميري تن çekirin Ahmet el Gerbek'te çekin te farkı nave dinle. Leçiye da böyle farkı da nave heye. Mesela bir İstanbul ayakkabısı ya da Antep ayakkabısı, Konya ayakkabısı. Ama arası çiye aynı malzeme, aynı deri, aynı taba, aynı ket teviyeke. Sadece farkı nave yüydeki te peşte işte mal İstanbul, Konya, Ankara başka te farkı nave de dinle.